ایرو له هولیر دنافبرا تورا مدیایی روداوی و صندوق رونجوانن یا سربنتوین یک بویی کارکی هف بش هات رگاندن. او کاری هف بش ده چارچوب پرورده کرنا جنان ده واره کار مدیایی دبا. ریوبری گشتی تورا مدیایی روداوی آکو محمد گوت روداو گرنگیه که پر مزنده ده جنگه گنجای یا کار نافخوایی لو ماجی به دهان کش دهندره تورا مدیایی روداوی ده بونه کسین به باندور و سترکن جواکه بیوانجی کاری روداو ناچه سری. اروها گود که زیده بونه روشناموان جنین چالاک دکاره ببه میناکه که گلکی گرنگ هر وها هاندانک جی جبوی پیش و برنا زیدتر جنان ده همو واران ده. هر وها ده ببه صدم کو پرزگریک و سرکفتن جنان بیتر بن مجارن مدیای هر وها پشتگیری رایا گشتی جی جبوی وان چه ببه لو ماجی او هف بشی عمل سر ریک راست جبوی وک هفیا جواکه و ده قاده که گرنگا کار ده بینگا وکی گرنگا. ڕوودا و تا ئێستا چەندان خەڵاتی لە جیهان وەرگرتوون لەبەرکاری سەرکەوتوانی لە هەندان بۆ باشترکردنی یاساکان بۆ پاراستنی ژنان لە تونند و تیژی دابینکردنی زانیاری و دروستکردنی گفتوگۆی بەرهەمدار لەسەر کێشە کۆمەڵاتیەکان لەو بارەدا بە شانازیەوە باس لە کاری هاوکارانمان ئاڵا شالی شەهیان تەحسین هیویدار زاناس سیما ئەبخێزەر نمە نەبەز نالین حەسەن بانو دڵشاد هەوار جەلالەدین لونا خالد سورەیە حوسێن دڵنیا ڕەحمان پەیام سەربەست هەڵبجە سعدون سازگار سەلاح و لیلیا میراوتسا و عەدلە بەکر و چەندانی دیکە دەکەین کە بوونەتە ئەستێرەی زۆر دیار و ناوی خۆشەویستی کۆمەڵگە هەروەها دەبێت پێشکەشکاری بەتوانە و شەهیدمان شیفاگەردی و دەیان بەڕێوەبەری بەش و دێسک و ئەدیتۆر و تەکنیکار و کارمەندی دیکەی ژن لەبیر نەکەین کە ئەمڕۆ بەبێ ئەوان کاری ڕوودا و بەڕێوە ناچێت ئەو هاوکارانەمان هێزێکی زۆر گەورەن بۆ ڕوودا و چونکە کاری داهێنەرانە و وەرد دەکەن ئەوەی جێگەی دڵخۆشیە بەشداری ژنان لە ڕووداودا لە فراوانبوونێکی زۆردایە هەروەها لە کاری خۆباشیدا کچان زۆر زیاتر لە کاری ڕوودا و نزیک دەبنەوە دڵنیام ئەوەی ئەمڕۆ دەست پێ دەکەین هەنگاوێکی دیکەی زۆر بەرهەمدار دەبێت.